بەرەو ناوچەی نێوان غەڕە و پەڵکانە دەچین. هێزی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسی فیدراڵی عێراق بەیەکەوە ئۆپەراسیۆن دەکەن. گۆڕێکی بە کۆمەڵ دەدۆزرێتەوە. لەم دەشت و دۆڵەبەرینە و لە ماوەی 4 بۆ 5 ساڵی ڕابردوودا داعش جگە لە ئاراستەکردنی کارە تێرۆریستیەکان بۆ ناوچە کوردستانیەکان و هەروەها بەجێهێشتنی دەیان حەشارگا چەندین گۆڕی بە کۆمەڵیشی بەجێهێشتووە کە ئەم گۆڕەی پشتی ئێمەوە یەکێکە لەو گۆڕانەی ئێستا خەریکی هەڵدانەوەی تەرمەکانن. سیانزە تەرمی پۆلیسی فیدراڵی کە پێشتر داعش کوشتونی لەناو ئەم گۆڕە بە کۆمەڵەدایە. ئێسک و پرووسکەکانیان دەردەهێنرێنەوە. زانیاریمان هەبووە لەوەی کە کۆمەڵێک خەڵکی بێتاوان و خەڵکی سڤیل و پۆلیسی ئەتیحادی و پۆلیسی عێراقی لێرە شەهید کراون و ڕفێنراون و سەربڕاون و وانە سەرچاوە عێراقیەکانمان لێ ئاگادارکردنەتەوە و بەبێ اتفاقیاتە هاتوونەتە ئێرە ئێستاوە تەرمەکانیان کۆ ئەکەنەوە. تعاون بناء وإيجابي بتبادل المعلومات وأيضا الواجب كان هەماهەنگیەکی باش و ئەرکێکی هاوبەشمان جێبەجێ کرد. ئۆپەراسیۆنەکە بە شێوەیەکی دروست بەڕێوەچوو. ئومێدەوارین لە داهاتووشدا بە گوێرەی ڕێنمایەکانی سەرۆک وزیران کاری هاوبەشمان بەردەوام بێت. وحسب توجيهات السيد رئيس الوزراء. جگە لەو گۆڕە بە کۆمەڵە چەند حەشارگەیەکی داعشیش دۆزرانەوە. شوێنی مانەوە و دروستکردنی بۆمبە چێنراوەکانیانە. ئێرە مۆڵگەیەکی سەرەکی تیرۆریستانی داعش بووە. ویلایەتی کەرکوک و ویلایەتی سلاحەدین و ویلایەتی دیالە زۆر لێرە یەکیان گردووە کۆبوونەگرنگەکانیان لێرە بوو و لێرەشەوە ئاراستەی کارە تیرۆریستەکانیان کردو بۆ ئەزیەم و بۆ زەرگە و بۆ دیالە و بۆ کەرکوک و بۆ ناوچەکان. گۆڕە بە کۆمەڵەکە هەڵدرایەوە و تەرمەکان دەرهێنران. حەشارگەکانیش تێکدران. بەڵام کێوماڵی پێشمەرگە و ئاسایش هەر بەردەوام دەبێت. سامان کەریم کورد چاد نیوز نێوان غەڕە و پەڵکانە.